بۆ راپەڕین لە سەراسەری کوردستاندا ناکرێت. ئاڵوگۆڕ لە کۆمەڵگەی کوردستاندا پێویست بەوە نییە کە لە سەرتاسەری کوردستاندا لە زاخۆ بۆ هەولێر زاخۆ بۆ هەولێر و لەوێ بۆ هەڵەبجە و پشدەر و بیتوێن و سلێمانی لە یەک کاتدا ببێت. لە هیچ شوێنێکی دنیا ئەمە ڕووی نەداوە. ئەمە لایەنێک لایەنێککەوێ تایبەتمەندێتی ئەو دەسەڵاتانە ژوایە، ینی دوو دەسەڵاتی تایبەتن. بۆیە ئەم بزوتنەوەیە ئەگەر ئێستا لە سلێمانی و شارەکانی زۆنی سەوزدا بەردەوامی هەیە، طبعاً کاریگەری لەسەر زۆنی زەرد هەیە هەر لە ئێستاوە دەتوانێت جێگەی ئومێد بەخش بێ بۆ ئەو بزوتنەوە ناڕزایەتی کە لە هەموو کۆڵان و خێزان و هەموو کۆڕ و کۆمەڵێکی شاری هەولێر و بادیناندایە دەتوانێت کۆمەک بۆ بزوتنەوەی بکە. بەڵام لە درێژەی خۆیدا توانێت ئەوانیش بێنێ واش نییە کە ئەمان نەهات من ئەوانیش هەرچەند جار هاتوون بۆ موچە هاتوون بۆ خزمەتگوزاری هاتوون بە دژی گەندەڵی هاتوون. نمونونەکانیشی ئەوەیە کە ئێستا گیراوەکانیان هێشتا لە زیندانەکاندا بەرنەبوو، لە زیندانەکاندا هێشتا ماونەتەوە و هەموو ڕۆژێ خەریکن یاسای تازە و قانونی تازە و سوزانم ڕێگەی تازە دەگرنە بەر بوو ئەوەی کە ئەمان لێ بێڵنەوە. ئەمەش وەکو ڕێگەیەک بەکاردێنن بۆ چاوترساندنی خەڵک کە نێتە سەرجاددا.